ڕێز و سڵاوەیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی یەکشەممە. سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. هەڵبژاردننی سەرۆکۆماری نوێی عێراق و ئاڵۆزیەکانی ناوخۆ، ماترسی لە سێدارەدانی بەندکراوانی سیاسی لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی، بەردەوامی گوشاری هێز ئەمنیەکان بۆ سەر بنەماڵەی بەندکراوانی سیاسی لە ئێران و بنبەستی و توێژەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لەگەڵ ئەمریکا. هەڵبژاردننی سەرۆککۆماری نوێی عێراق و ئاڵۆزیەکانی ناوخۆ. ڕۆژی شەمە 22 خاکەلەوەی 1404 هەتاوی نزار ئامێدی ئەندامی دەفتەری سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە 227 دەنگ بۆ سەرۆککۆماری عێراق هەڵبژێردرا. بە پێی دوایین راپۆرتەکان هاوکات لەگەڵ کاندیدی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سەرۆککۆماری عێراق کێشە ناوخۆیەکانی عێراق و هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرچاو قوڵتر بووەتەوە و تەنانەت پارتی دیموکراتی کوردستان سەرڕای بایکۆتی هەڵبژاردنەکە ئاماژەی بەوە کردووە کە بە هیچ شێوەیەک کار لەگەڵ سەرۆککۆماری نوێی عێراق ناکەن. ماترسی لە سێدارەدانی بەندکراوانی سیاسی لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامیدا. بە پێی دوایین راپۆرتەکان ڕێژەی گوشاری هێز ئەمنیەکانی ڕژیم بۆ سەر ناوەندە قەزایەکانی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە و ئەگەری سزای ئیعدام و لە سێدارەدانی بەندکراوانی سیاسی لە هەموو کات زۆرترە. سەرچاو ئاگادارەکان ئاماژە بۆ دەکەن کە دوو بەندکراو بەناوەکانی حشمەتوڵڵا تەبەرزەدی بەندکراوی سیاسی و ئەحسان حسێنی پور لە دەست بە سەرکراوانی ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 هەتاوی کە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات، بێڕێزی بەڕێبەری ڕژێمی کۆماری ئیسلامی، تەبلیغ دژ بە ڕژیم و هەروەها هاندانی ناڕازیان بۆ کوشتنی هێزەکانی ڕژێمیان خراوەتە پاڵ. مەترسی جددی حکمی سێدارەیان لەسرە. جێگای ئاماژەیە کە دوو هاوڵاتیان لە کاتی دەست بە سەرکردنیاندا تاوەکو ئێستا ڕەوەندی دۆستیەکانیان ڕوون نەکراوەتەوە و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەریش بێبەشکراون. بەردەوامی گوشاری هێز ئەمنیەکان بۆ سەر بنەماڵەی بەندکراوانی سیاسی لە ئێران. بە پێی راپۆرتەکان سێ ئەندامی بنەماڵەی بابەک عەلیپور کە لەلایەن هێز ئەمنیەکانی ڕژێمەوە دەست بەسەرکراون هێشتا لەژێر گوشاری هێز ئەمنیەکان و چارەنووسیشیان نادیارە. بە پێی دوایین هەواڵەکان ئەندامانی ئەو هاوڵاتیە کە لە ڕێکەوتی 11 خاکەلەوەی ئەم ساڵدا بە تۆمەتی ئەندامەتی لە یەکێک لەلایەنە دژبەرەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە سێدارە دراوە بۆ ماوەی زیاتر لە 2 مانگ و نیوە کە دەست بەسەرکراون و تەنانەت لە سەرەتایترین مافەکانیان بێبەشکراون. ئەو سێ بەندکراوە بەناوەکانی مریەم و ڕۆزبە عەلیپور و ئەمولبونەین دێحقان پاش دەست بەسەرکردنیان ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون و تەنانەت سەبارەت بە هۆکاری بەندکرانیان ڕوونکردنەوەیەک بڵاو نەکراوەتەوە لە مافی چاوپێکەوتن لەگەڵ ئەندامانی بنەماڵەکانیشیان بێبەشکراون. بنبەستی وتوێژەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لەگەڵ ئەمریکا. بە پێی هەواڵی گەیشتوو وتوێژەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لەگەڵ ئەمریکا پاش زیاتر لە 21 کاتژمێر بەبێ ڕێکەوتن کۆتایی پێهات و تیمەکانی دانوستانی هەردوو وڵات گەڕانەوە. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە لە ڕەوتی دانوستانەکانی ڕژێم لەگەڵ ئەمریکا بەهۆی ڕێک نەکەوتنیان لەسەر بابەتەکانی پرۆژەی ئەتۆمی و هەروەها کێشەکانی گەری هورمز تیمی دانوستانکاری ئەمریکا پاش ڕادەستکرانی پێشنیارێک دانوستانەکەی بەتەواوی بەجێهێشتووە و کۆتایی پێهێناوە. ئەمە لە کاتێکدایە کە بەوتەی سەرچاو ئاگادارەکان ڕەوتی دانوستانەکان تووشی ئاڵۆزێکی زۆر بوو و هەروەها پاشان میدیایەکانی کۆماری ئیسلامی بڵاویان کردێتەوە کە جارێکی دیکە هیچ و توێژێک سەبارەت بە ڕێکەوتن لەسەر هیچ بابەتێک لەگەڵ ئەمریکا بەڕێوە ناچێت. دۆخی خراپی بەندکراوانی سیاسی لە زیندانی ڤین. لە ڕۆژانی ڕابردوودا و هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی کەشی توندی ئەمنی لە زیندانەکانی ڕژیم بەندکراوانی سیاسی لە زیندانەکانی کۆماری ئیسلامی لەگەڵ کێشەی جددی بەرەو ڕووبوونەتەوە. بە پێی راپۆرتی گەیشتوو بەندکراوانی زیندانی ڤین و بە تایبەت بەندی حوتێ و زیندانە کە شوێنی ڕاگررتنی بەندکراوانی سیاسیە لە سەرەتایترین مافەکانی ژیان و هەروەها چاوپێکەوتن لەگەڵ ئەندامانی بنەماڵەکانیان بێبەشکراونەتەوە و تەنانەت لە ئەگەری ڕوودانی هەر چەشنە ناڕازایەتیەکیش لەلایەن هێزەکانی ڕژیمەوە ڕوبەڕووی دڕنترین سەرکوت دەبنەوە. شایانی باسە کە لە ڕۆژانی ڕابردوودا بەندکراوانی زیندانانی چابەهار دژ بە خراپی دۆخی ژیانیان و هەروەها نەبوونی پێداویستیەکانیان ناڕزایەتیان دەربڕی بوو، بەڵام نەک تەنیا داخوازیەکانیان وەڵام نەدراوەتەوە بەڵکو ڕوبەڕووی هێرشی توندی هێزە ئەمنیەکان بوونەتەوە و بۆ هۆیشەوە چەندین هاوڵاتی بە تەقەی ڕاستەوە خۆ گیانیان لەدەستداوە. هەڵۆشانەوەی مۆڵەتی مانەوەی کۆمەڵێکی زۆر لە ئێرانیانی دانیشتی وڵاتی ئەمریکا.
لە ڕۆژەیان ڕابردوودا وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە وتوێژێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەن کە گرین کارت و هەروەها مۆڵەتی مانەوەی کۆمەڵێک لە ئێرانیانی دانیشتوێ وڵاتە بەهۆی پێشینەی سیاسیانەوە هەڵۆشێنراوەتەوە. بە پێڕاپۆرتەکان مارکۆ ڕۆبیۆ وەزارەتی دەرەوەی ئەمریکا مەژەی بەوە کردووە کە سەید عیسا هاشمی و مەعسومە ئیبتکار کە ساڵەکانی 2014 و 2016 زاینی لە کاتی سەرۆکۆماری باراک ئۆباما گرین کارت و مۆڵەتی مانەوەیان لە ئەمریکا وەرگرت. مۆڵەتەکانیان هەڵوەشێنراوەتەوە و هەروەها کۆمەڵێکی تریش لە ئێرانیانی نیشتەجی ئەو وڵاتە بەهۆی پێشینەی سیاسی دژ بە ئەمریکا ڕەوانەی ئێران دەکرێنەوە. ناوبراو هەروەها جەختی لەسەرەوە کردوێتەوە کە مەعسومە ئیبتکار بەشداری هێرش بۆ سەر باڵێۆزخانەی ئەمریکا لە ساڵی 1970 زاینی لە ئێراندا کردو و یەکێک لە لایەنگرانی کۆمەری ئیسلامی لە ئەمریکای. بەرزبوونەوەی گرژی ئاڵۆزیەکانی نێوان وڵاتانی تورکیا و ئیسرائیل لە ڕۆژانی ڕابردوودا هاوکەل لە گەری بەرزبوونەوەی ئاڵۆزی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاستدا بەرپرسانی وڵاتانی ئیسرائیل و تورکیا بە بڵاوکردنەوەی چەندین بەیان نامی دژ بەیەک لە بەرامبەر یەکتردا ڕاوەستاون. بە پێی دوایین هەواڵەکان ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا ئاماژەی بۆ کردووە کە بەردەوامی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان و هەروەها دەستپێکردنەوەی هێرشەکان بۆ سەر کۆماری ئیسلامی بە هەڕەشەیەک دژ بە وڵاتی تورکیا دەزانێت و پێویستی بە وەڵامدانەوەی خێرا دەبێت. لە هەمان کادا وەزیری بەرگری ئیسرائیل بە بڵاوکردنەوەی پۆستێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئاماژەی بۆ کردووە کە پێویستە تورکیا بێدەنگ بێت و خۆی لە کێشەکانی ئیسرائیل لەگەڵ کۆمەری ئیسلامی دوور بگرێت و لە هەمان کادا ژاقتی لەسەرەوە کردوێتەوە کە ڕژێمی تورکیا یەکێک لە پشتیوانە سەرەکیەکانی حەماس و گروپە جیهادی تیرۆریستەکان لە ناوچەکە و تەنانەت کۆمەڵێکی زۆر لە کوردانی ناوچەکەی کۆمەڵکوش کردووە کە پێویستە کاتی خۆی سەبارەت بە جەنایەتەکانی لێکۆڵینەوەی لەسەر بکرێت. دەستپێکردنی ئۆپراسیۆنی پاکردنەوەی ئاوەکانی گەروی هورمز لە مینەکانی کۆماری ئیسلامی دوایین هەواڵ. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی دانوستانەکانی ئەمریکا لەگەڵ ڕژێمی کۆماری ئیسلامی ئۆپراسیۆنی پاکردنەوەی گەروی هورمز لە مینەکانی ڕژیم دەستی پێکردووە. بە پێڕاپۆرتی گەیشت و سنتکام فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا ڕایگەاندووە کە بە مەبەستی دابینکردنی ئەمنیەتی هاتوچۆی کەشتیەکان لە گەروی هورمز ئۆپراسیۆنی خاوێنکردنەوەی گەروی هورمز لە مینەکانی ڕژێم دەستی پێکردووە و ڕێکەوتن یان ڕێک نەکەوتنیان لەگەڵ ڕژێمی کۆماری ئیسلامی کاریگەری لەسەر کردنەوەی ئەو گەروە نییە. هەروەها بە پێی دوایین هەواڵەکانیش ئەمریکا هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی دانوستانەکان بەردەوام ژمارەی هێزەکانی لە ئاوەکانی کەندا و زۆرتر کردووە و هەوڵی دەست بە سەرداگرتنی ژمارەیەک شوێنی استراتیژیشی داوە. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.